بەهۆی سیانە نەکردنی وێزگەی کارەبای دوکان و دەربەندیخان لە ئێستادا بە هەردوو وێزگەکە 170 مێگاوات کارەبا کەمتر لە توانای خۆیان بەرهەم دەهێنن. هەر وێزگەیەکی بەرهەمهێنانی کارەباش لە دوای 8,000 سعات لە کار پێویستی بە سیانە و گۆڕینی پارچەکانیەتی. بەڵام هەردوو وێزگەکە لە ساڵی 1970ەوە بە هەمان پارچەوە کار دەکەن و وەکو پێویستیش سیانە نەکراون. وێزگەی کارەبای دوکان لە 5 تۆرباین پێکاتوە و تەنها 3 دانیان کار دەکات و کارەبا بەرهەم دەهێنێت. وێزگەی دەربەندیخانیش یەکێک لە تۆرباینەکانی لە کار کەوتووە. بەرهەمهێنانی کارەبا لە وێزگی کارەباوی دوکان پەیوەستە بە ئاستی ئاوەوە زائیدەن توانای وێزگەکان بەداخەوە 1-2 ساڵە دوو یەکیان ئیش ناکەن پێویستیان بە سیانە و بە بودجێ هەیە بۆ سیانەکردنی. لە ئێستا لە کاتێک ئێستا تقریبان 3 وحدەیان ئیشەکەن و دوو دانیان لە دەرەوەی ئیشە. بۆی سیانەکردنی هەردوو وێزگەی کارۆئاوی دوکان و دەربەندیخان پێویستە لەلایەن کۆمپانیای بیانیەوە بکرێن لەبەرەوەی ئەو وێزگانە یعنی کۆمپانیای خۆماڵی نتوانێت ئەوەی نییە ئەو ئیشانە بکات. هەر 5 تۆرباینەکەی دوکان توانای بەرهەمهێنانی 400 مێگاوات کارەبای هەیە. لە ئاستی ئاوی بەرزدا 3 تۆرباینەکەی دەربەندیخانیش 210 مێگاواتە. بەڵام بەهۆی کەم تەرخەمی حکومەت و تەرخان نەکردنی بودجە بۆ سیانەکردنیان یەکەکانی لە کار کەوتون. گەرچی لە ساڵی 2018 $3,500,000 بۆ وێزگەی کارەبای دەربەندیخان تەرخان کرا، بەڵام پارەکە خەرج نەکرا. لە کاتێکدا چاکردنی ئەم وێزگانە داهاتێکی زۆر بۆ حکومەت دەگێڕنەوە. یەکەی ژمارە یەکمان وەزعی باشە، سەحارێن لە ئیشای 24 سعات ئیشەکات ماوەی ئەم مانگی 6 بەبەردەوامی ئیشی کردووە. یەکەی ژمارە دوومان خەلێکی زۆر گەوریتیا دروست بووە، هەر مشکلەیەکی ینی کۆنە، گرفتێکی کۆنە لە یەکەی ژمارە دووە، درزێکی زۆری تێکەوت، پارچەی لێ شکا، پارچەی لێ بوویەوە. ئەوە بوو ئێمە بەڕاستی داوامان کرد لە ڕێگەی وەزارەتەوە و لە ڕێگەی وەزارەتی داراییەوە کە بودجەیەکی وە تەرخانکن بۆ ئەوەی ئەو بەشەی کە شکاوە بەشی ڕەنەری یا ڕۆتۆربینەکەی بگۆڕدرێت. بودجەی $3.5 ملیۆن بۆ تەرخان کرا. بەڵام ئێمە زانیمان کە ڕۆتیناتی ئیداری لە حکوومەتی هەرێمی کوردستان پێ ئەچێت هەتاکو بێت و گاتە حەدی تەندەر و کۆمپانیا بێت ئێمە ئەو ڕۆنەرەمان بۆ گۆڕێ. مجازەفەش بوو بەڕاستی داوامان کرد کە یەکەکە چاکرێتەوە لە ڕێگەی کۆمپانیایەکی دەرەکیوە بە هاوکاری ستافی وێزگە چاک بکرێتەوە هەتاکو ئەوەنە ئەو تەندەرەکەیەتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە ئەو یەکەمان نەکەوێت و بتوانین سوودی لێ بینین داهاتێکی وامان بۆ بگێڕێتەوە کە تەغطیەی ئەو کولفەی تەندەرەکە بکات. هەردوو وێزگەی کارەبای دوکان و دەربەندیخان لەلایەن کۆمپانیای بیانیەوە لە ساڵی 1959 و 1961 دەستیان بەکار کردو و کارەبایان بەرهەم هێناوە. بەرپرسانی کارەبای سلێمانیش دەڵێن تەنها کۆمپانیای بیانی دەتوانێت سیانەیان بکات و پارچەکانیان بگۆڕێت. گەرچی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیای فارابی ئێرانی کرا بۆ چاکردنەوەی وێزگەکان، بەڵام دیار نییە کۆمپانیەکە کەی دەست بەکار دەبێت و ئایا حکومەت بودجەی بۆ تەرخان دەکات یاخود نا، یاخود ئەوەش وەکو زۆرێک لە پرۆژەکانی دیکە پشتگوێ دەخرێت. ڕەمێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.